براوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان چوونی وەزیری دارایی حکوومەتی کاربڕێکەری هەرێم بۆ لیژنەی دارایی پەرلەمانی عێراق دواخراوە لە نووسراوێکدا کە حکوومەتی ماوە بەسەر کوێرێم ئاراستەی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کرد و باسی لەوە کردو ئاواتی شێخ زەناب بۆی مەشغەڵەتیەوە تا 2 هەفتەی دیکە ناتوانێت ئامادەی لیژنەی دارایی بێت کەوا بڕیار بوو ئەمڕۆ لیژنەی دارایی بە ئامادەبوونی تەیفسامی و ئاواتی شێخ زەناب لەبارەی داهاتەکانی هەرێم داهاتی دەواازەکان دەواازە فەرمیەکانە ڕوا پرسی موچەی موچەخۆران و نەوتیش کۆبوونەوەیەک ئەنجام بدەن هاوکات تەرەمڕۆ مەسرور بارزانی لەبارەی پێدانی ڕاستە و خۆی موچە لایەن بەغداوە باسی لەوە کرد کە نادەستوریە و داواشی لەولایەنە نەکرد کە واژویان کردووە لە بەغدا بگەڕێنەوە بەرەی گەل هەروە باسی لەوە کردم هەوڵە هەرێمی کوردستان قوارێ هەرێمی کوردستان لاواز دەکات هەر ڕێگەیەک بێت دەبێت لە موچە بە ڕێگەیەک بێت لە ڕێگەی دامودەستگاکانی هەرێمەوە دابەش بکرێت لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر کێشەی موچە پرسی ڕاستە و خۆی دابەشکردنی موچە داهاتەکان هەروە ئایندەی دۆخی هەرێمیش دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین هەندامی ئەنجومەنی دامەزرێنرانی کۆمەڵی دادگەری کوردستان کاکتۆر بەخێربێن سوپاسی ئامادەبوون دەکەم زۆر سوپاس دەکەم دەمەوێت سەرنجی بەڕێز بزانمە سەر قسەکانی مەسرور بارزانی ئەمڕۆ کۆمەڵی قسێکت لەوانە دابەشکردنی موچە ڕاستە خۆلایەن بەغداوە نادەستوریە قوارێ هەرێم لاواز دەکات سەرتا بۆ چوونی بەڕێز لەسەر ئەو هەوڵەی کە هەیە بۆ دابەشکردنی موچە ڕاستە و خۆ لە بەغداوە هەوڵێک دەستی پێکردووە بەلای خۆی بەخشندە میهرەبان سڵاو لە بەڕێستان و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام سوپاس دەکەم لە ڕاستیدا ئەو بارودۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە بارودۆخێکی نائاساییە و ئەو بارودۆخە نائاسایی کە لە هەرێمی کوردستان هەیە کەوای کردووە خەڵکی کوردستان پەنا بۆ بەغدا بەرێ داوای موچە و مافی خۆیان بکەن و پەنا بۆ بەغدا بکەن بەرن بۆ ئەوەی مافەکانیان بۆ بگەڕێتەوە دەرهاویشتەی سیاسەتی هەڵە و شکستی سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستی دەتوانین بڵێن لە دوای ڕاپەڕینەوە هەتا ئێستا بۆ زیاد لە 30 ساڵە چێ ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە شکستە و نەیتوانی و پێداویستەکانی خەڵکی کوردستان دابین کە و نەیتوانی ئەم هەرێمە بەرەو کۆنفیدراڵی و بەرەو دەوڵەتی سربەخۆ بەرێ بەڵکو هەموو ئەو هەلانەش هەبوو هەمووی لە دەستدا و لەسەر و هەموو شانەوە هەستی نەتەوایەتی لای خەڵکی کوردستان نێشت لە ناوی برد بەڵێ باستی نەتەوایەتی لای خەڵکی کوردستان نێشتۆ گەنج و لاوی ئەم وڵاتە بەدەیان و سەدان هەزار دەرسویزان کۆکانمان هەیە لەم 15 ساڵەی دوایە پێیان وایە نەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان باشترە لەبوونی پێیان وایە کە تەنانە شۆڕشە کوردەکانیش نەبووایە وەزعی کورد باشتر بوو پێیان وایە کە بەغدا دەتوانێت باشتر چارەسەری کێشەکانی خەڵک کوردستان بکە کە بۆ خۆی لە خۆیدا ئەمانە بەدەر لەوەی ئەمە بۆ چوونە ڕاستەیە هەڵەیە بەڵام هۆکارەکەی بەرپرسانی هەرێمی کوردستان بوون کەوایان کرد پێیان وابێ داگیرکەرانی کوردستان باشتر بن بتوانن باشتر خزمەت بکەن چونکە ئەو داهات و سەرۆتەی کە هەرێمی کوردستان هەیە بوو خەڵک هەوڵی بۆ دابۆی ئابووری سەربەخۆی هەبێ و پێی دڵخۆش بوو داهاتەکە بۆ کۆمەڵی خەڵک بوو ئەو کەسانەی کە ڕاپەڕین کرا و خاوەنی هیچ سەرۆت و سامانێک نەبوون و پێشمەرگە بوون لە شاخەکانەوە هاتنەوە خەڵک هیوای لەسەر هەڵچنی بوون و پێی وابوون ئەمانە دەبنە غاندی و جیڤارا و لە پێناوی ئەم میلەتە ژیانی خۆیان دانن بە پێڵاوی لاسیکەوە هاتنەوە ئێستا هەرە بچووکەکەیان ملیارێک دۆلاری هەیە بوونە ملیاردێر و بزنسمان و لەسەر حسابی ئەو خەڵکە ئەو هەموو سەرۆت و سامانەی کە دەبوو بۆ میلەت بێ ئەوەی کاشتی هەوراوی لە سەردەمێکایوت بڕیارمانداوە پارەی نەوت بڕێکی بخەینە حسابێکەوە بدرێ بە هاوڵاتیانی کوردستان 1000 تا 1500 دلار بۆ هاوڵاتێک لە خەڵک پێی دڵخۆش بوو هەرێمی کوردستان بەرەوە ئەوڕوا ئابووری سەربەخۆ وەکو کوێت و وەکو قەتەر وەکو وڵاتانەمان لێبێ بەڵام دوجار دەرکەوت ئەو 1000 و 1500 دلاری هاوڵاتیان بەرپرسەکان بردیان و ئێستاش دایان و سەدان بەرپرسمانەیە کە سەرۆتەکان لە ملیارە دلار زیاترە و دایان ملیۆن دلاریان هەیە و بە پارەی میلەتە بردویانە و خەڵق ڕەشوڕوتەکەش لە خوارەوە سواڵەکە و ڕێ هەندەرانەگرێ و ڕێی مردن و نەمانەگرێ و وڵات و خۆشەویست و نیشتیمانی خۆی هەمووی بەجێ ئەڵێ لە پێناوی ژیانە وان لێکرد خەڵک ناستی کوردایەتی بمێنێ نەخۆشەویستی بۆ نیشتیمان بمێنێ بەڕاستی ئەمانە بەرپرسن لەوەی کە هەستی کوردایەتیان هێشت وڵاتەکەشیان وێران کرد هەرێمەکەشیان جارێکی تەسلیمی بەغدا کردەوە ئی خەڵک چی بکە مەجبورە بە دوای موچەکایە بڕوە باشە بۆ بەرپرسانی چاکە بەرپرسانی گەورەیەم هەرێمە هەندێکیان ئەندامی مەجلیسی حکومت معاشەکانیان لە بەغایە هەندێکیان پەرلەمانتار بوون لە بەغدا ئەوانە معاشیان لە بەغدایە وەزیر بوون معاشیان لە بەغدایە سەفیر بوون و
لە سلکی دیبلۆماسیا ئیشیان کردو هەموو موچەکانیان لە بەغدا وەرەگرن ئەی کوڕی فەقیر و ڕەشوڕەتی ئەم وڵاتە بۆ موچەکانی لە بەغا وەرنەگرێ ئەم هەرێمە تا ئێستایکی بەسەری چۆ نییە یعنی هۆکاری سەرەکی ئەوەی کە وەزیری دارایی ئامادە نییە بچێ بۆ بەغا بەشداری کۆبنەوەکان داتایەکی تەندروست دروستی پێ نییە پەیوەندی بە مەشغەڵەتەوە پەیوەندی بە هیچ مەشغەڵاتێکی ڕوبەڕووی پەرلەمان دەبێتەوە پەرلەمان لەسەر قسەکانی ئەو دوجار بڕیار دەدا لە عێراقا ئەنجومەنی نوێنەران ئەنجومەنێکی کارایە دەتوانێت سەرۆک وەزیران لابا لاشی بردووە دەتوانێت وەزیر لابا و چەندین وەزیریشی لا بردووە دەتوانێت بڕیار بدە کە بە داتای هەڵەوە چوو یان نەیتوانی وەڵامی پرسیارەکان باتەوە دواتر ئەو هەڵش لەدەست هەرێمی کوردستانە چێ نازانێ ڕۆژێک داتاکان هەڵێ ژمارەی مۆزەفەکانمان پێویستیمان بە 900 ملیارە ڕۆژی دوایی 940 ملیارە ڕۆژێکتر 911 ملیارە یعنی تا ئێستا نازانن ڕێژەی مۆزەفەکانیان چەندە نازانن چەند کارمەندیانێ نازانن داهاتەکان چەندە بڵێن چەندە داهاتی لانی کەم کا کاڵێ داهاتی ئەم ساڵی ڕابردوومان بۆ بێنێت تو حساباتی ختامی تێ هی پار و پێرارمان بۆ بێنە ئەم ناتوانێت داتای لە بەردەستانی ئەنی بەڕێز بڕات بە نووسراوەیە کە سەرۆکی دوانی ئەنجومەنی وەزیرانی هەرێم نردوویەتی دەڵێ تا دو هەفتەی کە مەجای نییە بەوەی وردبینی بۆ مەسەلەی موچە و ئەوان گەورەترین کێشەی هەرێمی کوردستان ئەمڕۆ بۆتە موچە و بێئیشترین حکوومەتیش حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لەم کاتە نە پەرلەمانی ماوە پەرلەمانی بێئیشە حکوومەتەکەی بێئیشە ئەنجومەنی پارێزگاکانی بێئیشە هەمووی لە کار کەوتووە کاک حکوومەتی کاربڕێکارە زۆر بێئیشە مهمترینیشی ژەمەیە بەڵام وەزیری دارایی وەکو پێم وتی چۆن بچێ داتای لەبەردەستانیە نازانێت چۆن جوابی پرسیارەکانیان باتەوە ژمارەی مۆزەفتان چەنە هێزی چەکدارتان چەنە ئەی داهاتەکانتان چەنە داهاتی ناوخۆتان چەنە داهاتی خاڵە سنووریەکان داوای خاڵی سنووری نافەرمیش دەکەن هەمووی ئەبێ ئەم وەزیری دارایە بە داتا و بە ڕقەمەوە بچێت جوابی خەڵک باتەوە جوابی پێ نییە کە ناتوانێت جواب باتەوە نایەڵن من لایەت بە پەرلەمانی کوردستان داوایە کرد وەزیری سامانە سروشتیەکان کە دکتۆر ئاشتی هەورامی بوو بێتە پەرلەمان سەرۆکی حکوومەت ڕێگای پێ نەدا پێ نابێ بچی نەشوو لەبەرەوەی تۆ هەنێ پرسیار لێکەنی حراجەبی نابێت جواب بیتەوە پێڵێن ڕێکەوتنی 50 ساڵە چۆنە لەگەڵ تورکیا بۆ نمونە نابێ ئاشکراکی پێڵێن ئەم گرێبەستانە چۆن کراوە ئەبێ زۆریان نەڵێ دەبەرەوە نەچوونەکەی باشترە ڕێگای نادەم بچێ دوجاریش تۆ ئەوەی هەرێمی لاواز کردووە هاتنی موچە نییە خۆ موچار لە بەغداوە دێ ئەوەنی هەموو بە پرسانی هەرێم لە گەورە بۆ بچووک ڕاکەن نەڵێن پارەمان بۆ بنێرن ئێستا بە قەرزیش رازین مەمنونی 600 ملیار قەرزمانە دەنێ تۆ خۆت پارە بۆ پارە ئەچی لەگەڵ بەغارە کەوتوی لەسەر پارە و سیاسەتێکی هەڵەت کرد نەتوانی ئابووری سربەخۆت هەبێ ئێستا خەڵک داوای موشەی خۆی بکە ڕاستەخۆ لە بەغاوە بێ کوێ نادەستوریە بابەتی دارایی بابەتێکی فیدراالیە بە پێی دەستوری عراقیش بێ ئەو بابەتر لە دەسەڵاتی حکوومەتی عراقیە موچە بنێرێ بەڵام من بێگومانم لەوەی کە حکوومەتی هەرێم بەهاتنی ئەو موچەیە زایف نابێ حکوومەتی هەرێم ئەو ڕۆژە زایف بوو کە شکستمان هێنا لە سیاسەتی نەوت لە ئابووری سربەخۆ شکستمان هێنا لە ڕیفراندۆم شکستمان هێنا لەوەی هەرێمەکە بکەینەوە یەک ئیدارە شکستمان هێنا لەوەی بتوانین پێداویستەکانی ژانی خەڵک دابین بکەین ژێرخانی ئابووری دروستکەین شکستمان هێنا لەوەی دادگاکان سربەخۆ بن شکستمان هێنا لەوەی تاوانبارانی ئەنفال و کیمیاباران و ئەوانە بدرێن بە دادگا و سزا بدرێن حکوومەتی هەرێم بەمانە شکستی هێنا دیبلۆماسیەتی هەرێم شکستی هێنا نەیتوانی لەگەڵ بەغدا پێک بێ و مادە دەستوریەکان جێبەجێ بکە ئەو ڕۆژە شکستی هێناوە نەک ئەو ڕۆژەی ئەو ڕۆژە لاواز بووە نەک ئەو ڕۆژەی ئێستا بچی داوای موچەی خۆت بکەیت کە ئەو موچەیە بەم ڕێگەیە بێ یا بەو ڕێگەی بێ خۆیەتی ڕاستە منیش ئەڵێم ئەگەر موچە ڕاستە و خۆ لە بەغاوە بێ حکوومەتی هەرێم لاوازە بێ بەس حکوومەتی هەرێم خۆی بەرپرسیار بەڵێ وەکو حکوومەت لاوازە بێ و بەهێزیش هەبێ بەس خۆی بەرپرسیارە خۆی بەرپرسیارە لەوەی کارێکی وای کرد ڕێگەنەوەت بفرۆشێ و بۆریەکانیان داخست خۆی بەرپرسیارە لەوەی بەغدا پارە نەنێرێ و ئێستا قەرزی پێ بنێرێ و خۆی بەرپرسیارە لەوەی پارەی بانقەکانی عراقی لە ڕابانکی ڕافیدەین و ڕەشید و لە بانقی TBI بۆ و ئەمان بردوویانە 8 ملیار دۆلاریان خرج کردو ئێستا بێ لە بودجەی خەڵکی کوردستان مانگانە ڕێژەیەکی ببڕێ کابێ حکوومەتی هەرێم خۆی بەرپرسیارە لەو بارودۆخەی هەناوێتی ئەوان حکوومەتیان لاواز کرد نەک ئەو خەڵقە ڕۆژ و ڕوتەی کاچێ داواکەڵە با موچەکانمان ڕاستە خۆ لە بەغداوە بدرێ کە ئەم بابەتە هەستیارە بەوەی ڕێژەی موچەخۆران لای بەغدا ژمارەیەکە باشە لای هەرێم ژمارەیەکی ترە دوو بەغدا ناچێتە ژێرباری ئەو ژمارە زۆرەی موچەخۆرانی هەرێم ئەوەی من بزانم ئەو مەسئولیاتە شەڵناگرێ بۆ بەغدا ئێستا بێ موشکیلەترە ئێستا ئەو کاتە بەغدا بێ هەموو مانگێ لانی کەم 990 ملیار دینار پارە بنێرە بۆ هەرێم
ئێستا ئامادەنیەوە بنێرێ 600 ملیارەش ناوی ناوە قەرز هەتاکو نەوتەکە ئەڕوا من پێم وانییە و کێشانە چارەسەر نابێت تەڵەنەوەش بابەتێکە گە دەرفەت بوو باسەکەین مەسیری نەوتەکە چیلاتەوە گە نەوتی هەرێم ڕۆیشت ئەگەر هەرم داهاتەکانی تەسلیم کرد هاتە پێشەوە بەغداش پارانێرێ بەس ئێستا لەم بارودۆخە بەغدا بچێتە ژێر باری و 900 ملیار نێرە من پێم وانێ بینێرێ بۆ بەغا ئەمە باشترە ئەم خەڵک بۆی بێزار بێ لە حکوومەت خەڵک فشار خاتە سەر حکوومەتی هەرێم بۆ خۆشی بۆی مەسئولیاتی نێتە سەرشان ئێستا ناچێتە ژێرباری ئەوەی ئەو پارەیە بنێرێ ئێستا باس لە مانگە ئەمێک دوو مانگاکە بەس ئەمە بۆ ساڵی داهاتوو نا ئەکرێ بەغدا بەم چەند مانگە پلانی هەیە وردە هەموو دەسەڵاتەکانی هەرێم کۆنتترۆل کاتەوە و لە ساڵی داهاتوو بڕیاریش بدا موچەکەش ڕاستە خۆبدا بەڵام بەبستمە لەم دووسێ مانگە کە هێلانی کەم باش بەرز هەوڵێکی باش ئێستا هەوڵێکی بڵین فرەلایەن بوو کە هەموو فراکسیۆنە کوردیەکان و خەڵکی ناڕازیش بەڕاستی یەکەم جار دەسەی داکۆکی لە ماوەسان فەرمانبەری ڕازی کەڕۆشن بۆ بەغدا بەس ئەمڕۆ سەرۆکینەوەی نوێ بەبێ ئەوەی کە لایەنەکانی دیکە ئاگادار بن واژۆکانی بردووە و بردوێتی بۆ سەرۆک وەزیرانی عێراق مزایدەکردن لەسەر مەسەلەی موچە شتێکی خراپ نییە ینی هەوڵەکە گەر هەوڵێکی هەمووان بێ بیکێ بێ خۆت و دواییش کێشەی بۆ دروست نابێت سەردەگرێ ئەم پرسە لایەنەکانی تروتیان هەرگامان لێ نەبووە لە ڕاگەن سیاسیانە لە هەموو دنیا هەیە لە هەرێمی کوردستانی زۆرە و ئەوەی سەرۆکینەوەی نوێش کردی بەشێک بوو لە مزایدەیە بەڵام ڕاستیەکە هەموو خەڵکی کوردستان ئەزانێ ئەم هەوڵە کۆمەڵێک خەڵقی ناڕازی یەکەم جار پێستا بەڵێ مامۆستا و فەرمانبەر پێهێستاون هەندێک پەرلەمانتاری بێلایەن دواتریش حیزبەکانی ئۆپۆزیسیۆن بەگشتی دوجارێکێتیژ ئیمزای کردووە اینجا ئەم پرۆسەیە جێبەجێکردنی لەدەست سوودانی نێوەڕاست و لە دەسەڵاتی سوودانیش نییە ڕاستەوخۆ بتوانێت و پارێ بۆ هەرم بنێرێ لە دەسەڵاتی ئەنجومەنی نوێنەرانە و ئەمان ئیمزایان کۆ کردوەوە بردووارە بۆ ئەنجومەنی نوێنەران ئەنجومەنی نوێنەران هێ بێ بڕگەیەک لە جێبەجێ بکەوە ئەو پرۆسەیە دراوەتە دەست سوودانیان نەیدەنێوەگەم وەرەقەس پێوە کە بڕیارەکە لایەو نییە بڕیار لای ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بێ ئەوانێک لایکەنەوە ئەوانیش وەختێک لایەکەنەوە گوێ بۆ وەزیری دارایی هەرێمیش بگرم زان جوابی پرسیارەکانی پێ ئەمانیش کەنانێرن لانی کەم بۆی ئەو بابەتە دواکەوێ تا ئەنجومەن بڕیار نەدا بابەتەکە لەوێ یەک لای یەکرێتەوە سوودانی ناتوانێت خۆ بە اتفاقی سیاسی ڕێککەوتبوون کەس سوودانی دەنگی پێدراوە پارتی دەنگی پێداوە کە بوو ئەو پارەیە و بەشە بودجێ بۆ هەرێم بنێرێ بۆ نەیتوانی بینێرێ إلا بناوي قرض ونبي لبروي العراق أنجمني من النران يعني كالتوريست صار سروي كوابريرة سرتي سالياتو بشيء لما ذكاني ياسي بوجا همار بكرين اللي يدا بتسمين ري ياسي بوجو بكري تشتكي ياسي أجر بروجكت بيه سر بكري بلا وي كاكريمة لا بوجي صالي عنده جاي بكريتوا وببي بياسا وأنجمني من النران دنجي لسردا وهم برجومات دكاني اللي باس بكري و بودجێ تایبەتی بۆ تەرخان بکرێ و لە بودجێ گشتی هەرێم دەرکرێ ئەمانەکرێ ئەو بۆ ساڵی ئایندا وە گەرێکی زۆر نزیکیشە ئەو وەختە بەغداش کاتێکەوەکە تا ئەو کاتە بابەتی داهاتەکانی هەرێمیشی بۆ یەک لابێتەوە داهاتی نەوتیش منەوەی بزانم هەرێمی کوردستان نایەوێت هیچ داهاتێک تەسلیمی بەغات ناوێت هەوڵی خۆشی زۆر هەوڵی داوە هەتا ئێستاش بەردەوامە بتوانێت جارێک کە تورکیا قەنەعات پێ بکە ئەم نەوتە هەرێم بیفرۆشێ بە تورکی هەر بە حسابی جاران جلسەرەوەش قسە دەکەین ئێستاوەی کەنەوت ئەمڕۆ وەزیری وزەی تورکیا قسەی کرد دەڵێ لە دوێنێەوە بۆریەکە ئامادەیە هەر کێشەی بۆریە ئەسڵەن کێشەی بۆری هەر هەبوو چکە دوای بوو مەرەزەکەش نەوت ڕۆیشتووە یاخود کێشەی قەرەبوو هەیە کێشەی ڕێکەوتنی هەرێم لەگەڵ بەغدا و کۆمپانیەکان هەیە دەڕاستە کێشەی تەکنیکی هەبوو ئەزانی ئەو بۆریانە پێویستیان بە پاکردنەوەیە بابەتێکی تەکنیکیە بەڵام کێشە سەرەکیەکە کێشەی سیاسی هەبوو و ئێستاش کێشە سیاسیەکە هەرماوە ئەو شەوەیە تورکیاش داواکاری هەیە لە عێراق کە ئێستا تورکیا لە بۆریەکان ئامادەن ئێڵێ عێراق بانەوت بنێرێ بەس بۆ مەرجەی تورکیا هەیە کە عێراقیش بۆ مەرجە ناینێرێ عێراق دەوڵەتە عێراق ئەمڕۆ بە 100 ساڵە چێنەوە دەفرۆشێ و شەریکاتی نەوتی عێراقی بەریتانیا نەوتی دەرهێناوە بەریتانیا فرۆشتێتی و ئەو خیبرەی عێراقیەتی لە مەجای نەوت و دەرهێنان و فرۆشتنا تورکیا نیەتی و عێراقی ئامادە نیە تەنازول بۆ تورکیا بکە لانی کەم ئەگەر خۆشی بێ ئێران نایەڵێ مەرجەکانی تورکیا قبولکە بەڵام دەرەنجام ئێستاڵان تورکیاکە تۆ دەڵان تورکیا دەڵێت دەبێت لەو قەرەبووە خۆش ببن ملیارێک ملیۆن دۆلارە بە هەمان شێوە داشکانی نەوتێرەین پێ بفرۆشێکرێ بۆرێکەوە خۆی بێ ئەمە ڕاستە داواکاری تورکیای بەڵام ئەمە دانووسانە دانووسان واتە یانی هەندێک شت وەرەگری و هەندێک لە دەزەدەی و ئاوایە مفاوەزات و گفتوگۆیە دەرنەتیجەکەی وەک گوتم حکوومەتی هەرێمە ویست خۆی سەر بەخۆ بیکە بەڵام تورکیا نەیتوانی
جارێککەنەوە دەست پێ بکاتەوە لەگەڵ هەرێما کە زۆر قورزەکەوت لەسەری ئەجا بارودۆخی سیاسی و ئابووری تورکیاشوان نییە پێویستی بەم نەوت و عراق نەبێ من پێم وایە دوجار تورکیا عراق ڕێگەکەون هەرێکیان لەسەر چەند خاڵێک تەنازولەکە دوجار عراق و تورکیا ڕێگەکەون تا کۆتایی ساڵ و دەست بە ناردنی نەوتەکە شەکرێ و ئیستیعابی ئەو بۆ ڕێژ کەم نییە 1,400,000 بەرمیل ڕۆژانە ئەو کاتە بەغداژێک لاوێتەوە کە چ داهاتێک لە هەرێمەوە دەڕوا ئەوانی حسابیەوەکەن ئەو کاتە هەر لەو پارەی بۆ ئێمانێرنەوە برادرانی ئێمە کە نەوت دەفرۆشە نەوت لە حاڵەتێکان $90 کردبێ $30 بۆ هەرێماتۆتەوە 35 هاتۆتەوە لە عراقا بەرمیلێنەوت فرۆشتن و ناردن و هەموو شتێکی بەری کۆمپانیای نەوتی عراقیەکە بۆ ریەکەشی نیشتیمانیە $11 تێچۆ بەرمیلێک نەوت فەرقەکان زۆر زۆرە لەبەر عراق ئامادە نیە بەو شێوازەی جاران ئاوانەوت دابێت ئەرسە کۆمپانیای نێتەکان کاوتۆ چکە ئەوش دوێنێ کۆمپانیا و کۆمپانیا 5 کۆمپانیای لە هەرێم کار دەکەن ڕاگەیەنراویان هەبوو دەڵێت تا ئێمە شایستەی دارایی ڕابردوو دەڵە 6 مان کە پێیان نەدراوە وەرنەگرن وە شایستی داهاتوشیان مسۆگە نەوێ پێی و گرێبەستانەی کە هاوبەشە ئامادەنی نەوت بەرهەم بێنن بۆ بۆری کۆمپانیەکان ئەوش کێشەیە خۆ ناوخۆ من پێم وایە بەشێک لەو کێشانە حکوومەت یارم خۆی بۆ کۆمپانیان ناڵێ دروستیەکەن لەگەڵ حکوومەتەرێم یەک تەرەفن هەر یەک تەرەفن و خۆیان شەریکن ئەو کۆمپانیانە بەرپرسانی هەرێم دروستیان کردوون قسەیتیانە خۆزگە کۆمپانیەکانی هەرێم بوونایە بەڵام عێراقیش بەرجی هەیە بە کۆمپانیەکان پێشی وتو ئەبێ کۆمپانیانە بە هەموو مەرجەکانی حکوومەتی عراقی رازی بن ئەنجا ڕێگەدا نەوت دەرهێن و بیفرۆشن وەگەر نەوتیش دەرنایان و بیفرۆشن هەم ئستحقاقی کۆنیشانە فەوتێ هەم لەمە دواش ناتوانن سوودمەند بن من بۆیە پێم وایە کۆمپانیانە بە ناچاری بە هەموو مەرجەکانی عراق رازیە بن ئەی بۆ کۆمپانیا ئەجنەبیەکان یەکسەر هاتن قبولیان کردو مەرجەکانی عراق هەندێک کۆمپانیا کە بەرپرسانی هەرێم داهات مەزران دوایانەوێ پێداگیری بکەن و بیانێ مەرجەکانی بۆ هەرێم خراپ نیە خۆی بکاتە تەرەف لەگەڵ کۆمپانیەکان بۆچێ بۆ هەرێم خراپ نیە بە حکوومەت نەکردوێتە تەرەف ئێستا ڕۆژوەزی سامنە سوشتەکانی هەرێم بۆ کارە قسەی کرد دەڵێ ئێمە وەکو کۆمپانیەکان وەکو حکوومەتی هەرێمیش داوا دەکەین $31 بدرێ 24 بۆ بەرهێمێنانە حوتی بۆ گواستنەوە بەڵام عێراق دەڵێ ئێمە $6 دەین یعنیەوە جۆرێک نی لە تەرەفداری ما حکوومەتی هەرێم کاتی خۆی لەگەڵ ئەم کۆمپانیانەوە ڕێکەوت و ئەم داهاتە بەشێکی زۆری بۆ کۆمپانیەکان ڕۆژ بەس کۆمپانیەکان خۆی بەرپرسانی هەرێم بوون یعنی واریداتی ئەم کۆمپانیانە بەشێکی زۆری بۆ بەرپرسانی هەرێم هاتوۆتەوە خۆیار کۆمپانیای نەوتەکەنیە سکوریتی خزمەت گوزاری کۆمپانیەکانی ئەم هەرێمەکردنیەکانی ئەم هەرێمن لە بەسی ترین بچووکترین کۆمپانیای ئەم وڵاتە مەگەر چۆن ها بە ڕێژەیەکی کەم نەبێ ئللا بێ بەرپرسێک شەریک بێ یان دام و دەستگاکانی حزبی لەگەڵیان شەریک بن باشە یان دەستگا تایبەتەکان لەگەڵیانە شەریک بن ئەجینا ڕێگەیان پێنادەن بەس بەغدا ناچێتە ژێرباری ئەو کۆمپانیانە و مەرجی ئەو کۆمپانیانەشی قبوڵنی عراق وڵاتێکی فەقیر نێ داهاتی هەیە نەوتی هەیە وەزی ئابووری ڕوو لە باشیە ئەو کاتە بەس خەڵکی هەرێمی کوردستان زەرە دەکات من بێگومانم لەوەی ئەگەر هەرێم نەوت تەسلیم نەکا و داهات تەسلیم نەکا بەغداش ئەو بەشە بودجێ نانێری بۆ ساڵی هەر بە پێی یاسای بەڵێ هەر بە پێی یاساش ئێستان پارەش نردوێتی وە قەرزێنێر ئەگەر مەرجەکانتان جێبەجێ کرد ئەوە قەرزەکە دوایی لەو پارەیە قەرزەکە لەگرین و جادەکەشتان بۆ نێر بەس هەرێم نایەوێت جێبەجێ کاتچکە پێی وایە بەوە هەرێم بێهێز و لاوازە بێ هەرێم بیری چۆتەوە بەشتی تر لاواز بووە ئێستا تۆ جێچەڵ بەماکە ئەوکو پیاوێک وایە پیر بوو بێ دایان نەخۆشی دەوری دابێت تەمەنی بۆ 80 ساڵ ئێستا بیان و بە شتێکی کاگرێڵە خەتای فلانشتا پیربوون ناوانیش ئەوانڵ حکوومەتی هەرێم پیر بۆ لێ بۆتەوە باش بەس سەبارەت بە ناوخۆ لە ناوخۆدا ئێستا دوێنێ وەزارەتی سامانە سوژدەکان دەڵێ نەوت دابەژەکە نەوتی سپی لە ناو شاخاویەکان دەست پێ دەکەن بەرمیلی بە 100,000 مادەم هەناردەی دەرەوە ناکرێت ئێستا بەتەنگ کرد لە ناوخۆ ئێستا بەرەمێنانی نەوتیارێم سەر 200,000 بەرمیلە بۆچی بە خۆڕایی بە هاوڵاتی نەدریا بۆ نرخێکی کەمتر بە 200,000 ئەگەر بەر هەموو هاوڵاتیانیش بکەوێت بە 100,000 گەر بەریشان بکەوێت یەکەم حکوومەتی هەرێم هیچ شتێک بە خۆڕای نادا بە هاوڵاتیەکانی فێر نەبووە حکوومەتی هەرێم ئەو موچەی ئەشیدا پێی زیادە پێی زیادەیە حکوومەت دەیتوانی ئێستا موچەی وانگی هەرچیش بدا هەر بۆ پارانەی لە بانقەکان هەیەی لەگەڵ 600 ملیارێک هاتوو هەر بەس مانگی حوتی داناوە لە 20 ڕۆژا بدرێ بۆی کە درێژە بکێش حکوومەتی هەرێم خزمەتی خاوڵاتیانی خەڵکی کوردستان ناکە و بە 100,000ەکەش کە نایبینی تا ساڵێکەش تاوا نابێ بەڵ ئێستا پاری لە 144 خەڵک وەری بە 100,000یش تا ساڵێکی تریش 2 ساڵی تر هەموو خەڵکی کوردستان ماڵی بەرمیلێ وەرناگری هەر نایدەن باش بەڵام ئەگەر لەگەڵ من پێم وایە گەرەوە عراق بواە ڕاستە خۆ بیناردایە بەرمیلێکنەوە 50,000ەکەوت هەموو هاوڵاتێکی شوەریەگرت
بەڵام هەندێک بەڕاستی ساڵ بە 30,000 داهات بەڵام کەمتریش بەڵام بەداخەوە ئەمانەوە گۆتە خەڵکی کەرکووکەکە بۆ کەرکووکیەکان میلیۆن بە 30,000 ئێستا لەوێ جار ئەنێرن بۆ هەولێر و سلێمانی نەوتەکە لە خۆیان زیادە هی ماڵان ئەنێرن بۆ هەولێر و بۆ سلێمانی لەبەرەوەی نەوتەکە لە خۆیان زیادە ینی هەستەکەن بارودۆخیان باشترە کێشەیەکان بێ ئەو شتانەی سەر بە هەرێمن بۆ نمونە قوتابخانەکانیان سەر بە هەرێمن مناڵەکانیان مەکتەبیان نیە ئەگەر قوتابخانەکانی ئەوانی سەر بە بەغا بووایە باش ئێستا مناڵەکانیان داوامیان نەکرد ینی لە گەڕەکێکە ئەو مناڵانەی کە لە قوتابخانەکانی فیدراڵی سەر بە بەغا خوێنن مناڵەکان داوامەکەن ئەوانەی سەر بە هەرێمە داوام ناکەن ئێوە ئەو بەرهەمی کوردایەتێکەکەی باش بەس نهێنیەوە چی ئێستا بۆ نمونە نەوت ڕاگیراوە بە بۆری تەنها نزیکەی 80 بۆ 85,000 بەرمی تەسلیمی عێراق دەکەن ئێستا بەرهەم تەنکەڕە ڕوا بۆ پاڵاوگەکان باش ئەی بۆ کاریگەری نێبێ لەسەر بانزین لەسەر نەوتی سپی لە ناو خۆی هەرێمە بۆ کاریگەنی بێسە باز دەکرد کە بەرمیلی بە 35 ئەوەی کوالیتی باش بێ بە $1 لە ناو خۆ دەفرۆشن بۆ کاریگەری نێبێ لەسەر بەرهەمە سوتەمەنی لە ناو خۆدا چی نامەوە پێموتی یەکەم حکوومەتی هەرێم ئەم کۆمپانیانەی کە هەیەی هی بەرپرسەکانن پارێکی زۆر وەرەگرێت دەرهێنانی نەوتی خاوەکە کۆمپانیاکە بەڵێ دوایی هیچی بۆ حکومەت نییە بۆ بەرپرسانە یا بۆ حیزبە پاشانیش مەسفاکانیش هی حکوومەت نین هی بزنسمانەکانن مەسفاکانی بە پارانەوە پاڵێەوە دوجار حکوومەت دەیەوێت تیجارەت کا لەگەڵ خەڵکیشە جگە لەوەی خۆی تێچۆکەی زۆرە ئەوەی ئەوەی تریشی خاتە سەر ئەنجا بە خەڵکی فرۆشێت لە عێراقا و لە تەواوی دنیا حکوومەت ئەرکیەوەیە کاتێک سوتەمەنی گرانە بێت کە لە وڵاتانی تریشەوە هێنن بۆی باری خەڵک قورس نەبێت کێشە دروست نەکە حکوومەت خۆی پارەکادا بە تایبەتی وڵاتانی نەوتین وڵاتانی نەوتی و بنانەوتیش بۆ معلومات ئێستا من لە ئەڵمانیا بووم ئەم ماوەی پێشوو لە ئەڵمانیا دوای شەری ئۆکراین لە هەموو ئەوروپا تەمان خۆرزانی کێشەی سوتەمەنی دروست بوو کێسەی غاز دروست بوو گران بوو حکوومەتی ئەڵمانی خۆی پارەی سوتەمەنی پارەی بەنزینەدا بۆی لەسەر هاوڵاتیەکان زۆر نەبێ کە وڵاتی تەحمل ناکە و پارە زۆرە بدە حکوومەت خۆی پارادە باشە یعنی وەکو وایە بە نیوە قیمە دەیداتەوە بە خەڵکەکە بۆی باری خەڵک قورس نەبێ ئەم بە دووقات پێمانە فرۆشت ئێوە نێو لە بەغا لیترە بەنزین بە 400 دینارە و لێرە لیترێک بە 975 هەیە بەنزینە 400 لێرە بە 975 ێ باشە خۆ لێک وڵاتانین باشە بۆ حکوومەتی عێراقی جگەلەوەی گەندەڵیش بەخوا هەیە لەوێ دزیش هەیە و عێراق تووشی شەڕی زۆر قورس بوو شەڕی ئەمریکا و خاپوربوونی وڵاتەکە و ژێرخانی ئابووری شەڕی تیرۆر و داعش شەڕی شیع و سونە نازانم ئەنواع و ئەشکال کێشە لە عێراقایە لەگەڵەوە شاتوانێت لیترێ بەنزین با بە 400 دینار بە وڵاتەکانی موچەش لە کاتی خۆیان بداو قەرزیش بابە هەرێم و پرۆژەش جێبەجێکا وردە خەریکە کێشەکانیشی چارەسەرەکە سەرڕای ئەو هەموو دزی و گەندەڵێ زەبە لا حیکاکە یا عەجەبەن سیر نییە برادەرانەی ئێمە کارێکیان کردو هەرێمەکە ڕۆژ بە ڕۆژ لاواز ببێ نەمێنێ کوردایەتی نەمێنێ خەڵک دڵی پێی خۆش نەبێ خەڵک چێپەنا بەرێ بۆ بەغا زۆرینەی خەڵک ئیمزا بکا بڵێ بێ لە بەغا ئەو ئیمزا کۆکردنەوەش چۆن دەبین ئێستا بەشێکی زۆری فەرمانبەران ئەوەش گرینگە ئەوەش کردووە پاڵپشتێکە بۆ هەوڵانەی کە ئێستا ئەدرێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دوای پاڵپشت بۆ ئیمزایانە بڵێنەوە داوای خەڵکی کوردستانە ئەوە ئەم ئیمزایانە پێمان دەڵێ خەڵک ئەم حکوومەتەی ناوێ پێمان دەڵێ ئێوە فەشەلتانەیە حکوومەت سەرکەوتوو نەبوون نەتانتوانی پێداویستەکانی ژیانی ئێمە دابین کە تکایە وازمان لێبێنن بایەمە لەگەڵ بەغدا خۆماڕێک ئەوە واژوانە ئەومان پێڵێن ئێستا بەغاش دێتە پێشەوە بەس حکوومەتی هەرێم نایەڵێ خۆگار حکوومەتی هەرێم نەبێت لەبەرچی لەبەرەوەی کەلیسی موچەش پاک نییە ئەوەش موچە پاک نییە 200,000 بن دیوار هەیە ئەوانە زۆری کادر و لایەنگری حیزبین ناکرێ موچەکانیان ببڕێ هەچە من خۆشم لەگەڵ بڕینی موچە هیچ کەسێکان نیم کوێ خەڵکی کوردستان هەر هەمووی قوربانی داوە ئەوەی لە لادێ ژیاوە ئەوەی لە شارە ژیاوە هەمووی شایستەیەوە بەگەر وەکو سۆشیالەکەی ئەوروپاش بواە باشە وەکو یارمەتی کۆمەڵایەتیش بواە وەکۆی لە ئێرانە پێڵەن یارانە وەکۆی لە ئەوروپا پێڵەن سۆشیال یا موچە بە هەموو کەس بدەن تازە پیرێکی 70 ساڵە نابێ موچەکەی ببردرێ لەسەر ئەو موچەیەژی بەڵام مەمان بێ بەرنامە ملیێنی خەڵکان تەعین کردو هەستاوان کێ دەنگمان پێدا و کێ کادری حیزبیەوە ئەم دوو حیزبە بارزوی خۆیان خەڵکان داناوە دەرەنجام ناشی شارنەوە لە چەندین کۆبوونەوەیە داخرا و کراوە بەرپرسانی هەرم توانە ئێمە خۆمان لە منافەسەی یەکتریا خەڵکێکی زۆرمان تاین کرد
باری حکوومەتمان قرس کرد کە ئێستا پێمان چارەسەر ناکرێت لە پێناوی منافەسی حیزبی ئەو کارایان کردو و ئێستاش پێیان چارەسەر ناکرێت و بەغداش ئاوا بە ناڕوونی و ناشەفافی ناچێتە ژێرباری چونکە لە عێراق لانی کەم چاودێری هەیە لەسەر هەموو جوڵە داراییەکان و ڕقابەی مالی هەیە و ڕۆژانە بێ هەموو ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بزانن نەو چەند فرۆشاوە بە چەند فرۆشاوە و چەند گەڕاوەتەوە و مانگانە و ساڵانە بێ ئەمانە هەمووی دیارەوەی کە موچە بکرێتە کارتی بانکی کارێکی قورسە کە بۆ رێمیژێ سجێبەجێ نەکراوە بەر بە شێوازێکی کلاسیکی دابش بکرێەوەندە ئیشێکی قورسە موچە جارێەوە لەن ئەگەر عێراق مەبەستی بەیە هەرێم بە یەک مانگ ئەی کاتە خاوەنی کارتی کاتە موچە بە کارت بدرێ ئەی باشە بۆ ئێستا خەڵک بۆ بزنس نیوێ خەڵکی کوردستان کارتی هەیە کارتی بانکی کە تا پار کەس نەیبوو کەڵم کەس نەیبوو لە ساعت دەی خەڵکیش نەیبوو باشە لە ساعت دەش نەیبوو ئەی بۆ ئێستا کردوێت ئەی بۆ ئێستا کەسێ پێویستی بە پاسپۆرتێ بێت دەریێنێ ژمارێکی بانکی کاتەوە لە بانکێکە نا زۆر زۆر ئاسانە ئەگەر بیانەوێ هەموو کەس ئەتوانن موچەکە بکەن ئەلکترۆنی و ڕاستەوخۆ بچێتە سەریش بەڵام وەکوتم ئەمە بابەتێکی سیاسیە ئەم بابەتە تەکنیکە زۆر ئاسانە بکرێت تەکنیکێک ئاسانە زۆر زۆر لە یەک مانگاک هەر بانکێک تەکلیفەکەن بانکی ڕافیدەین بانکی مەسەلەن تیبیایە هەر بانکێکی ترە موچە خۆران لەم بانقانە کارتەکانیان دروست کرد چەند بانقی داریەکەن لە یەک مانگا هەموو یەکرێ بەڵام بابەتەکە سیاسیە پەیوەندی بەوەیە حکوومەتی هەرێم ناڕازی ئەوە بکرێ و بەغداش پەیوانی ئەم بارە قورسە بچێتە ژێرباری لێسا و تەحمولی و مەسئولیەتە بکە چونکە هەر کاتێک ویستی بەغابەی خۆی زانێت کە دوای لیستی موچە گۆڕانکاری بەسەردادێ کاکتۆرەگەر وردبینێکی باش بکە ئێستا دەڵێن 940 ملیاری پێویستە ئەگەر وردبینێکی باش بکرێ و خەڵکی ناشایستەی لێپاک بکرێتەوە لیستی موچەکەم دەبێتەوە بەتاکید کەمابێتەوە بەڵام هێشتا باوەڕکار زۆر کەم نابێتەوە واچل 50 ملیارێکی لێ ڕۆشت کوتم ناکرێ موچەی کەس ببڕن ئەکرێ موچەی دووبارە ببڕێ موچەی ناشایستە ببڕێ موچەیکی تر ببڕێ بەڵام 50 ملیارێکی لێ ڕۆشت بەس ئەبێ ئەم کێشەیە چارەسەر بکرێ من ئەڵێم حکوومەتی هەرێم خۆی جددی نییە لە چارەسەرکردنی نایە بەغداش نایە بچێتە ژێرباری خەڵکی کوردستان کاکە بنەڵێم لە سەرای حکوومەتی هەرێم و ئەم حیزبانەوە ئەم دوو حیزبەی دەسەڵاتەوە بارودۆخێکی سەختی توش بووە خەڵک چاوەڕێیە کرد وەکوتمان ببینە دەوڵەت و ببینە دەوڵەتێکی پێشکەوتوو خەڵک لە خۆشترین ژیان و گوزەرانی هەبێ بەرزترین دەخلی هەبێ بەس دوجار وای لاتۆ خەڵک بڵێ بەخوا لە کاتی مەلیکە سەردەمی پاشایەتی لە عێراق وەزعی کورد باشتر بوو ئەزانی لە سەردەمی پاشایەتی لە عێراقا کۆی فەرمانبەرانی عێراق لە 125 کورد بووە ئەو کاتە لە 125 فەرمانبەرانی عێراق کورد بووە ئەزانی لە سەردەمی پاشایەتیدا لە عێراقا جێگری سەرۆکوەزیران و چەندین وەزیر یەک لە دوای یەک کورد بووە یەکەم وەزیری دیفاعی عێراقی جعفەر عەسکەری بووە کە خەڵقی ئەماغژە لەرەیە خەڵک وەزعی باشتر بووە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کەرامەت و پاراستنی مافەکانی ئەم بەزم ڕزمەش نەبوو بەس دەرەنجامی ئەم هەڵانەی شۆڕشی کوردی کردوێتەوە کیمیاباران و ئەنفال و وێرانکاری و پاپورکردنی گوندەکان و ئەم حاڵەتە ئێستاش دروست بووە کاکە حکوومەتەکانی عێراقیش ئەگەر کوردنێ باش سیاست نەکا خۆ ئێمە سیاست ممارەسەکردنی ئەمری واقعەیەکە کە هەمومان تیاژیاوین و پێشەکانی پێشینەکانی ئێمە شاڵەکان دووبارە نەکەینەوە حکوومەتی عێراقی هەموو کاتێک بە شەڕ دەسەڵاتی کوردیە بووە سەدام حوسێن لە گەورەترین کاتی شکستی خۆیە دوای شەڕیکوێت دوای ڕاپەڕینی خەڵقی عێراق بە شیعە و کوردەوە بە ڕۆژگارێکی زۆر سەختا تێپەڕی حەسارێکی نێودەوڵەتی شەڕی هاوپەیمانان شکستێکی سەربازی زۆر گەورە حەساری ئابووری و ڕاپەڕینی شیعەکان ئی کورد لەملاوە کە خۆی گرتەوە وازی لە هەرێمی کوردستان هێنا خۆ سەدام زۆر ئەیتوانی لە شەو ڕۆژێکا بێتەوە هەرێمی کوردستان بگرێتەوە ئەی بۆ دوای ڕاپەڕینەکە بۆ جاری دووەم وتیان هات کۆڕەوە ملیۆنێکە دروست بوو خۆشتا جارێ نەشات بوو بۆ لەبەرەوەی حکوومەت هێزی هەبوو و هێزی پێشمەرگە گومانی تیانی ئەو هێزی عێراقی بوو نێتوان ڕوبەڕووی ببنەوە بەڵام عێراق خۆی هەرێمی بەجێهێشت سەدام حوسێن پێوتون ئەوە نووسینەکانی مام جەلالیش و کاک مەسعودیش بخوێنەوە و هەموو یانیشتی دۆکومنتاری هەیە کە عێراق توێتی کاکە من نایەمەوە هەرێمی کوردستان بە عەلاقەشمان هەبێ پەساپۆرتانەیە وەرن لە کەرکووک و مووسڵ دەریکەن پێداویستی تر هەیە بۆتان دابینەکەن پەیوەندی هەر هەبووە منهەجی کتێبتانەیە بۆتانە نێری چیترتان پێویستە هەر لێوێ بن بۆ لەبەرەوەی هەرێمی کوردستان و سەرێشەی کوردی بۆ چیە سەدام جارێ مشکلەیەکی هەیە شیعە خەریکی عێراق کۆنتڕۆڵەکە
تا خۆیەگرێتەوە تا بزانێت کێشەکانی لەگەڵ ئەمریکا وڵاتانی تری دنیا چی لێ دەبا کوردستان لێبێ هەر ڕۆژەیە گوستی پێوا بوو لە 24 ساعت تاتوانێ بیگرێتەوە باشی گرتەوە ترە مشکلەی کوردی لە کۆڵ خۆی کرد بۆ جارێ علاقەشیێر هەبوو دانوسان و مفاوەزات هەبووە حتا ئەو ڕۆژێش کە عێراق لێ دراوە لەلایەن ئەمریکیەکانەوە سەدام نامەی ناردووە بۆ مام جەلال و کاک مەسعود لە کتێبەکە باسیەکە نوسخەیەکیش بۆ کاک مەسعودی ناردووە کاکەوەرن چیتانەوەی باڕێککەوین و پیاوی چابن تەسلیمی ئەو بێگانەمە بن و مەچنە ژێر و ئاڵای ئەمریکاوە ینی پەیوەندیەکان بەردەوام بووە لە هەفتەی یەکەمی لێدانی ئەمریکاش لە ساڵی 2023 عێراق هەر وەختێک ویستی بێت یاتوتەوە ئێستاش من وای ئەبینم بەغدا نایەوێت سەرێشەکانی هەرێمی کوردستان نەقل کا بۆ خۆی لێرجێت بەجینا زۆر بە ئاسانی وردەوردەوە خەریکە هەموو مەلەفەکان کۆنتترۆلەکە پەرلەمانی نێشتۆ ئەنجومەنی پارێزگاکانی نێشتۆ حکوومەتی لاواز کردووە فرۆشتنی نەوتی نێشتەوە خەریکە خاڵە سنوورەکانی جۆرەگرێتەوە هەر بە ڕێگایەکی سلمی و شێوە هەر کۆمیسیۆنی عێراق بیکە زانی بۆ هەڵبژارنیش کۆمیسیۆنی عراقی کا و بەداخەوەش کۆمیسیۆن بڕیاریەوەی داوە دەنگدانی هەڵبژارنی ئەلکترۆنی بێ کە من پێم وایە مەش فێڵێکە ئەم دوو حزبێ دەسەڵات بەکارێنن ئەزانن هیچ کورسی نایەنن ئەگەر ئەلکترۆنی بێ بە پاڵپشتی وڵاتانی دراوسێ و ئەو کۆمیسیۆنەی بەغدا کورسیەکان بۆ خۆیان دانێن بیانێ ئاوا جارێکی ئەو گەمەیە بکەن لە کاتێکە وەکوتم هەرێمێک نە پەرلەمانی ماوە نە ئەنجومەنی پارێزگای ماوە حکوومەتەکەشی ئاوایە دەستگایکی شەرعی و نوێڕایەتی نەماوە هەمووی لاواز بووە ئێستا بێ بڵێ وڵی لاوازیەکە خەتایەوە ئێوە داوای موچە لە بەغاک باش بەس بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا بۆ یاسای بودجە جێبەجێ بکرێ دەبێت چی بکرێ بۆ نمونە ئێستا هەر و توێشەیە و بڵێ نردنی پارە هەیە بە قەرز ئەی کەی لە سەداهاتی ناوخۆ ڕێکەوتن دەکرێت کەی لەسەر نەوت ئەو خەریکە ساڵەکە کۆتایی دێ بۆی کە کێشەی موچەش یەکلا بکرێتەوە ناوە تازە لە ڕێکەوتن دەرچووە زانی ئەمە بوو بە یاسا لە یاسای بودجەیە هەمووی بۆ جێبەجێکردنەکەی مەوەست بە جێبەجێکردنەکەی ماوە هەرێم تازە ناتوانێت بچێ گفتوگۆ لەسەرەوە بکە لەسەر میکانیزمی جێبەجێکردنەکەی گفتوگۆ کرێ هەرێمە بێ ئەم داهاتانە تەسلیم کە بەڵام تا ئێستا خۆر بەڵام هەرێم تا ئێستا نایەوێ ئەم داهاتانە تەسلیم کە هیچیان جگە لەو بڕەنەوتەی کە جاری ڕۆژ هەندێک ڕۆژە چێتە 6,000 بەرمیل هەندێک ڕۆژە چێتە 80,000 بەرمیل لیا شتێک زیاتر یا کەمتر کاڕوا بۆ پاڵاوگەکان زۆرتر بۆ پاڵاوگەی بێجی و ئەو ناوچانە نزیکن لێەوە ئەڕوا هەرێم نایەوێ هیچ یەکێک لەو بڕگانە جێبەجێکرد کە جێبەجێنەکە بەغداش ئامادە نییە ئەو پارانە بنێری بۆ چارەسەری ئەم کێشانە پێویستی بەوەیە هەرێم بەڕاستی لەگەڵ بەغدایە گفتوگۆ دانووسان کە بە زووی دەستکا بە جێبەجێکردنی ئەم خاڵ باش ئەم داهاتەی هەرێم باش خۆداهاتی ناوخۆیە کە تۆ دەینێری بۆ بەغا لە بەغام پارەی بە زیادە وەرەگری بۆ تەسلیمی ناکی یان لێرە مەجای دزیتایە کە تەسلیمی بەغات کرد دزیەکە نامێنێ تۆ باج و ڕسوماتێکی زۆر خستۆتە سەرشانی خەڵک پارەی ئاو کارەبا لێرە زۆر گرانە لێ زۆر هەرزانە هەموو ئەمانە کە بێ کەم کەیەوە باری خەڵک سوگە بێ قەیچیەکە با پارەکە بچێ بەغا لەوێ پارەکە بە زیادە دێتەوە ئەگەر بەغداش مەرجەکانی خۆی جێبەجێ نەکرد داهاتە لای خۆتان ناینێری خۆ بەغا ناڵێ بۆم بنێرە بەس تۆڵێ ئەم بەندەم پارە داهات هەیە ئەم مانگە ئەڵێ باش ئەوەندەت لای ئەمەشەوەی تر بۆ نێری خۆ بەغا ناڵێ پارەکە بخەرە گیرفانی من ئەڵێ با لای خۆت بێ بەدە پێم بڵێ داهاتەکە چەنە بۆی منی هەوەی تر بەمێ ێ بەدەمان نایانەوە بڵێن بۆ لەبەرەوەی لا هێزال نەو دەڕوا بە قاچاق لە مەرزەکانەوە گومرجێکی زۆر وەرەگرن داهاتی مەرزەکانێک جار زۆرە ئەم دوو حیزباری لە بەرژەوەندی دەسەڵاتدارانە بەم شێوە لە بەرژەوەندی حکوومەت و دەسەڵاتە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی خەڵکی کوردستان ئەم دۆخی سەبەدڵی دەسەڵاتدارانە کە ڕێکەوتین تاوام نەکراوە و نەوتی فرۆشتنەوەت بە تەنکەر هەیە و نییە بەشی میلەت لەم حاڵەتەی کە ئێستا هەیە بە دوو مانگ موچەیەک بە دوو مانگ موچێ بەڵام ئەوان داهاتی خۆیان بەردەوامە نەوتە فرۆشن کومرگ وەرەگرن بزنسی خۆیان هەرەکەن نا بەرپرسان تیا حکوومەتی هەرێم تیا زەرمەند نییە بەس هاوڵاتیانی کوردستان تیا زەرمەند بوون بۆیە دەبێ هەموو هەوڵێک چڕ بکرێتەوە کە ئەم بدۆ خەچەق بەستەوە نەمێنێ بەس هەر دەبێ بۆ موچەکە بێ کاوتۆ چکێسە خەڵکێکی زۆر هەیە موچە خۆر نییە دەرچووی دانەمەزراوە خەڵکەیە پێشتر چاودێریکی کۆمەڵایەتی هەبوو 150,000 100,000 ئەویشیان بڕی بە ناوی یاسای چاکسازیەوە ئەی بۆ خەڵکە هەژارە کەگەر ئێمە لەگەڵ بەغدا ڕێککەوین لە بەغا هەموو ساڵێ لە ئەزال دامەزراندن هەیە موچەی چاکسازی کۆمەڵایەتی هەیە
کەمەندام و نەخۆش و پەککەوتەوە هەموو ئەمانە موچەی خۆیان هەیە هەموو ئەمانە چارەسەرەکرا ئەم برادرانە و خۆیان پێیان چارەسەر ناکرێت ناشێڵنی کێشکە بیت هەروەکو ئەو دکتۆرەی کە خۆی چارەسەری نەخۆشی پێ ناکرێ ڕێگەش نادا نەخۆشەکە بچێ بۆ لای دکتۆرێکتر ئێمەوەمان لێ هاتوو ئەم برادرانە چارەسەری دەردی ئەم میلەتان پێ ناکرێ و ڕێگاش نادەن خەڵک بچێ لەگەڵ بەغدا پێک بێ و گاتە چارەسەرێک لە کاتێکە جارێکترێڵێ هەرێم و داهاتەکەی هەر لە بەردەستی کوردایە خۆ بەغا نایەوێت داگیریکە بەزەڵە پێمان بڵێ ینی شەفاف بن بزانن داهاتەکەتان چێ بایمەوەی تر بنێت ئەمان ئامادەنین بینێرن مەجای دزی و گەندەڵی و موشەخۆریەکە نامێنێ ئەمە وای کردووە کە پەلایان نییە و ئەشانێ بە خەڵکیش بڵێن کاکە جاران نەوتمانە نار هەموو چ هەبوو با تۆزێ خەڵکەکە بگوشن چەند مانگێک ئەجیناگەرمە بەستیان بێ ئەبوو بەردەوام بەرپرسانی هەرێم ئێستا لە بەغدا بکەون بۆی ڕێککەوت چارەسەر هەر لە بەغدایە هیچ ڕێگایەکتر نەماوە ئەی بۆ ناچن بۆ ئەوێ بەردەوام لێ بن بۆ 6 مانگ جارێک ئەچن شەو ڕۆژێک لەوێ بن و خێرا ڕاکەن دێنم بۆ ناچن لێ دانیشن کێشەکان لێ چارەسەر باش چوارخولەکێکمان ماوە لەسەر پەروەردەش سەبایکۆت بەردەوامە لە سنووری سلێمانی حکومەت ناتوانێت وەڵامی ئەو بایکۆتە بداتەوە نزیکەی 700,000 قوتابی نزیکە 7,000 مامۆستا ناتوانین وەڵامێکی هەم دەنەوە دوو موچیان پێ بدەن بەزانی کێشەی خوێندکارانی کوردستان بە هەموو قۆناغەکانیەوە هەر کێشەی ئەو 700,000 کەسە نییە کێشەی هەموو تاکی ئەم کوردستانی چکە هەموو ماڵێک قوتابێکی هەیە یا دوانی هەیە یا سیان یا چواری یا لە سەرەتایی هەیەی یان لە ئامادەی یا لە ناوەندیە یا لە زانکۆ هەیەی یعنی بۆتە کێشەی هەر هەمومان و تاوانێکی زۆر گەورەشە پرۆسی خوێندن وای لێکری یان ئەمانایانەوە جیلێکی نە خوێندەوار پەروەردە بێ بۆی هەر کۆی لە بێ خوێندەواریان ناوێ یان لە هیچ شوێنێکی دنیا کاکە وڵاتی وێران ئەوە سووریایە پرۆسی خوێندن مانگێکە بەردەوامە ئەوە لوبنانە مانگێکە بەردەوامە عێراقا ئەوە تا خوێندن مانگێکە داوامەکەن و گومانیشی تیانە من مامۆستا بووم خوێندن بەس لە سەرەتای خوێندنا سێ مانگی یەکەمەکری ئەگەر ئێستام سێ مانگی یەکەمان نیوەی منهەجەکە تاوانەکەن 6 مانگەکەی دوایی بەهارە و ئۆتڵەیە و نازانم پش و کۆمەڵێکشتی تیەکەوێ ئێم خوێندنەکە یەکرێ ێ باشە مناڵی کەژاری کورد تاوانی چییە؟ خوێندنگای ئەهلیەکان کە مناڵی بەرپرسی لێ دەوامەکەن خوێندنگاکانی سەر بە بەغدان لێرە لە سلێمانی هەولێر و دهۆک داوامیان کراوەتەوە مناڵەکان داوامەکەن ێ مناڵی کوردی ڕەشڕوود بۆ داوام نەکەن خەتای مامۆستا نییە مامۆستا ناکرێ مامۆستا مانگێک 2 مانگ 3 مانگ بووچەوەەر نەگرێ و ئیهانەکرێ و سوکرێ ێ مافی مامۆستا بۆ نادن بۆ بەزەیت بە مناڵانە نایەتەوە بۆ نای کێشەکە هەڵکەی ئێستا توانن موچەی مانگی هەش بدەن بۆ موچەی مامۆستان پێش ناخەن و موچیان بدەن و بڵێ وەرن داوام بکەنەوە هەردویان لێ نییە لەبەرەوەی مناڵی بەرپرسەکان لە مەکتەبە تایبەتەکانە خوێنن وێ مناڵی فەقیر لە مەکتەبەکانی ترە دواتریش خەڵک ئاستی خوێندن دابەزێ خەڵک بێزارە بێ لە خوێندن خوێندەوار نامێنێ من پێم وایە بەردەوام دەسەڵاتی گەندەڵ و فاشیست حەزی کردووە جیلێکی کۆی لە پەروەردە بێ لەوانەیە بیانێ و خەڵکە وا بڕوە گەورەترین تاوان بەرامبەر خەڵکی کوردستان ئێستا ئاخرێکە ئەم حکوومەتە خەوی پرۆسی خوێندن ناخوا نایە کێشەی مامۆستایان هەڵکە هەندێک خوێندنگا هەیە لە هەندێک قوتابخانەکانی هەولێر و دهۆک باقی زۆربەی زۆری ناوچەکانی کوردستان و قەزا و ناحیەکان و بە سلێمانی و گەرمیانیشەوە لە شوێنەکە داوام دەتوانن وەڵام دەنەوە بەڵام نایکەن دەتوان وەڵامی پێم وایە دەتوانن وەڵام دەنەوە دەتوانن چارەسەرێکی بۆ دانێن و دەتوانن کارێ بکەن داواکاری مامۆستایان جێبەجێکەن وچەکانیان بدەنێ بۆی پرۆسی خوێندن دەست پێ بکە و چیتر دوانەکە سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر دارە محەممەدەمین دامی ئەنجومەی دامەزرانی کۆمەڵ یادگەری سوپاسیان بەدەوام سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ